لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان پیشەسازی لەسەر یاریگای خۆی پێشوازی لە زاخۆ کرد. کوڕانی خابوور لە نیوەی یەکەم دەست پێشخەر بوون لە خولەکی 12 لە ڕێگەی سەڵاح حەسەنەوە بە گۆڵی یەکەم لە یاریەکە پێشکەوتن. لە خولەکی 24 عەبدوڕەحمان ئیسماعیل ئەنجامەکەی بۆ زاخۆیەکان دوو هێندەرێ کرد. نیوە یەکەم بە پێشکەوتنی زاخۆ و بەم دوو گۆڵە کۆتایی هات. لا نیوەی دوم پیشەسازی هەوڵی گەڕانەوەی بۆ کەشی یاریەکە دەدا. لە خولەکی 86 محەممەد ئەیوب گۆڵ یەکەمی بۆ خاوەن ماڵ تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵە کەم کردەوە. بەڵام بە گۆڵی دووەم و یەکسانی نەگەیشتن و یاری بە سوودی زاخۆ بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر گۆڵێک کۆتایی هات. سەبارەت بە یاریەکە ئێمە پار شێوازێک بادەبا سەرکەوتنمان بەدەستێنا با لەبەرەوەی گەڕ یەکەم لە یاریگای خۆمان توش شکست بین بە چەند ئەغڵاتێک ئەلحەمدولیلا ئەو کادری تەدریبی ئەو کە ڕێنمایانە داما جێبەجێمان نەکرد بە سپاس بخۆ ینی سێ خاڵەکە کە سێ خاڵ بەدەستدێنی ئەوە هەم شتێک بزر دەبێت. ئەمڕۆ زۆر باش یاریمان کرد ینی لە چاو یاریەکەی تر کە دەتوانم جێمی دووەم تەواوی ئەن کۆنتترۆل یاریەکەمان کردو بەڵام پەلەپەلی یاریزانەکان وای کرد ئەمە چەند فرسەتی ئاسانمان لۆ ڕێکەوی نەتوانین گۆڵ بکەین بەڵام بە حکمیەوەی ئێمە پێشتریش باسم کردیا درنگ دەستمان بە ئامادەکاری کردیا بە تیپەکەمەوە دیارە لەبەرەوەی مادیبوونی لە یاریزانەکان و نەبوونی تەرکیزیان بۆی کردی ئەو فرسانە لەدەست دەین و گۆڵی ئاسانیشمان لەسەر تۆمار بکرێت. بەم شێوەیە زاخۆ تۆڵەی شکستەکەی هەفتەی یەکەمی کردەوە و بە یەکەم سەرکەوتن گەیشت. پیشەسازیش تووشی دووەم شکستی بەدوایە کات و هیچ خاڵێکی نییە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.